غمري خواه صلى الله عليه وسلم: من سمع الناس بعمله سمع الله به مسامع خلقه وصغره وحقره. پنا بخوای گەورە هەر کەسێک چاکە ئەنجام بدات، عیبادەت بکات، باسی عیبادەتەکەی لەم شتانە ڕیا لە عیبادەتایە. جاری وایە من ئاوەکە بە جارێکە خۆمەوە، ئاوەکەم بە قومێکە خۆمەوە، بەس لەبەرەوەی خەڵکیان بینێ بە سێ جاری خۆمەوە. ئەمە ڕیایە، لەبەرەوەی خەڵکم بینێ، نامەوێت خەڵک لەبەر ئەوە بێت چاوم لێ بکەن جیاوازە، بەس لەبەر ئەوە نییە، لەبەرەوەی بانەڵێن ئەمە مخالەفەی سونەتەکە. ئەو ڕیایە زۆر شاراوەی ئاگادار بە. دەمە جوڵێنم بۆی بڵێن زیکری خواکە، بۆ ئەوی بڵێن زیکری خواکە، نەک بۆ خوا. کەواتە ئاگاداری خۆت بە ڕیا زۆر ترسناکە، چونکە لە ڕۆژی قیامەتە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم حەدیثە صحیحەدا: هەر کەسێک کردەوەکانی چاکەکانی نیشانی خەڵکی بدات، چاکەی دەکات، بەڵام نیەتیشی لە دڵەوە بۆ خوا نەبێ، خوای گەورە لە ڕۆژی قیامەتە فەزحی ئەکا، بچووکی ئەکاتەوە، بێڕێزی دەکات، چونکە دەڵێت تۆ کردەوەکانت بۆ من ئەنجام نەدا. پەنا بەخوای گەورە واللهی زۆر ترسناکە، چونکە یەومە تُبلە سەرائیر، ڕۆژی قیامەت ئەو ڕۆژەیە هەموو شتەکان ئاشکرا دەبێ، ئاشکرا دەبێ بۆچی نوێژت کردووە، بۆچی ڕۆژوت گرتووە، بۆچی عمرەت کردووە، بۆچی حەجت کردووە، بۆچی شەو نوێژت کردووە، بۆچی قورئان خوێندووە، بۆچی زیکری خوات کردووە، بۆچی بە ڕۆژوو بوویتە. هەر چیت کردووە لە ڕۆژی قیامەتە ئاشکرا دەبێ بۆ خوایە یا بۆ غەیری خوا بووە. بۆی نێتی خۆت پاکەرەوە، چاکە بکە و بەڵام با کەس پێی نەزانێ، دەڵێ چاکە بکە بیدە دەم ئاوە، واتە با خەڵک نەزانێ، پێویست ناکە بڵاوی کەیتەوە، پێویست ناکە ئابەم شێوەیە بژیت بە ڕیاوە بژیت لە ڕۆژی قیامەتە بیتە سوتەمەنی جەهەنەم، چکە ڕۆژی قیامەت هەموو شتی ئاشکرا بێ. نیەتە بۆ خوایە یا بۆ غەیری خوا بووە؟ بۆ خوا بوو بێ پاداشت گەورەیە لەسەر هەموو عیبادەت و سبحان اللهە کە کردوتە، بۆ غەیری خوش کرده بێتت، بۆ مەدح و سەنا کرده بێتت، پەنا بەخوا بەرەو جەهەنەمت دەبا ئەگەر لە دنیادا تۆبەی لێ نەکەی.